بەرەو دنیاکەمان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. هەڵوێستی پێغەمبەرانە لە بەرامبەر خوا و ڕووداوەکاندا. کەسێک کە خۆی بۆ خوا تەرخان کردووە و پشتی بە ئەو بەستووە بێ ئەوەی ئاوەڕ لە دواوە بداتەوە بە ئاراستەی ئەرک و فەرمانبەریەکانی هەنگاو دەنێت. دەزانێت پاڵی بەچە هێزێکەوە داوە و بە ناوی چێوە کارەکانی بەڕێوە دەبات. دڵنیایە لە ئامانجەکەی و ڕاستی ئەو ڕێی بەسەریدا دەڕوات و ئەوەی کە بە درێژایی ڕێگا تەنانەت چرکەیەکیش بەجێ نەهێڵراوە و بەجێ ناهێڵرێت. لەمڕۆوە ئەو هەرگیز دووچاری پەرێشانی فیکری و عاتفی نابێت و دوودڵی و لێ تێکچوونی بەسەر نایەت و هەوڵ دەدات فەرمانبەریەکانی هاوڕێ لەگەڵ هەستیاری و شعورێکی قوڵدا جێبەجێ بکات. پاشان هاودەم لەگەڵ ئاسوودەیی ڕۆحدا هەست دەکات بە چاوەڕێکردنی ئەنجامی کارەکە لە خوای گەورەوە و ئەو پەڕی هەستیاری دەنوێنێت، نەوەک خۆی لە بازنەی کاروبارە خواییەکان هەڵبقورتێنێت و چالاکی و جموجۆڵەکانی تەنها بە ڕەزامەندی خواوە دەبەستێتەوە. ڕەزامەندی ئەو دەکات بە تاکە بناغی سەرەکی و هەوڵ دەدات بەڕووی هەموو بەهاکانی دیکەی جگە لەمەدا دەرگاکانی دابخات و هەمیشە تێدەکۆشێت خۆی لە ئارەزوەکانی نەفسی بەدوور بگرێت. ئەگەر ڕۆژێکیش ڕێگاکان بە تەواوەتی بگۆڕێن بە هەوراز و هەڵدێر و ئاسۆکان تاریک دابێن و لە هەموو لایەکەوە دەنجی ئازار و گرمەی ئەندێشە و ترس بێنە بەرگوێ، ئەو نەسکاڵا لەو ڕێگایە دەکات کە پێیدا دەڕوات، نەدەشڵەژێت، نەدەشگەڕێتەوە دواوە، بەڵکو پاڵ بەخواوە دەدات و باوەش بە کردارەکاندا دەکات و مل بۆ حیکمەتی خوایی کەس دەکات. و حەزرەتی نوح ئاسا دەڵێت ئەنی مەغلوب فانتەصیر، خوایە بەڕاستی من شکستم خواردووە و سەرکەوتنم پێ ببەخشە. و بە هەموو هێزی خۆی هانا بۆ پارێزگاری و چاودێری ئەو دەبات و دەست دەکات بە چاوەڕێکردنی کات و شوێنی ئەو ڕزگاربوونەی کە ئەو لوتفی دەکات. هەروەک ڕۆیشتن بە ڕێگای خوای گەورەدا و باسکردن و ناساندنی ئەو بەگشت کەسێک و نیشاندانی ئادابی ڕێگا بە ڕێبوارانی دیکەی عیبادەت، بە هەمان جۆر چاوەڕێکردنی هەموو شتێک لە خواوە و لەو شتانەشدا کە پێویستی بە چاوەڕێکردنە، ئارامگرتن لەسەر خاوی و نەڕۆیشتنی کات و دان بە خۆداگرتن دیسان عیبادەتە. جاری وایە مرۆڤ لە یەکەم جوڵە و هەڵمەت و فڕیندا خێرا سەرکەوتوو دەبێت و دەگات بە مڕادی خۆی. جاری وایشە بە درێژایی تەمەن وەکو ئەسپی کوحەیلان غار دەدات و کەچی بەڕواڵەت هیچ شتێکی دەست نەکەوتووە، بەڵام ئەمیش لە ئەنجامدا بە سەبر و خۆڕاگری و نیەتەکەی ڕزگاری دەبێت. جاری وایە خەڵکانی دنیایی و ڕووداوە دنیاییەکان ڕێی مرۆڤ نادەن. جاری وایە تەوژمی ڕووداوەکان هێندە بەهێزن، ناتوانین لە ژێریاندا پشتمان ڕاست بکەینەوە. جار هەیە ساڵان هەروەک محەڕەم دێن و دەچن و هەموو ڕێگاکانیش دەچنەوە سەر کەربەلا، بەڵام ئەو دڵانەی کە فەرمان لە خواوە وەردەگرن هەر شتێک ببین و ببیستن هەرگیز نەلەرزەیان پێ دەکەوێت و نەهەڵدەنوتن و نەدەکەونە ناو دوودڵیەوە. هەموو ڕووداوێک وەک کردارێکی ئیرادەی پیرۆزی خوایی دەبین و هەر شتێک بەسەریان بێت بە تاقیکردنەوە هەژماری دەکەن و بە تەوەکل و تەسلیم بوون پێشوازی لە تاقیکردنەوەکان دەکەن و وانەی مرۆڤایەتی فێری ئەو نەزانانە دەکەن کە وەک چەتەڕێیان پێدەگرن و هەموو هەڵسوکەوت و ڕەفتارێکیان لە چوارچێوەی گونجان لەگەڵ فەرمانە خواییەکاندا هەڵدەسەنجێن و چاوێکیان لەسەر کردارەکانی خۆیانە و بە چاوەکەی دیکەیشیان چاودێری ئەو دەرگا پیرۆزە دەکەن، بەرەو ئەو ئامانجە هەرە مەزنە دەڕۆن و تەنانەت خەیاڵەکانیشیان دەپارێزن لە بیرکردنەوە ناپاک و نامۆکان. پاڵەوانێکی بواری ڕازگۆیی تەنها یەک خەمی هەیە کە چەشنی سەودا دڵی داگیر کردووە، ئەویش بریتیە لەوەی کە هەموو کەسێک خوا بدۆزێتەوە و ڕوو لە ئەو بکات و لە بەندایەتیە جۆرا و جۆرەکان ڕزگاریان ببێت و تەنها ببن بە بەندەی ئەو. بێوچان و ماندووبوون کوچە و کۆڵانەکان تێی دەکات و دەنگ و هەناسەکانی تەرجمانی ناودڵین و هاودەم لەگەڵ ئوسلوبێکدا کە بێگومان لەلایەن هەموو کەسێکەوە قبول دەکرێت هەمیشە دەناڵێنێت. بەدەم ناڵینەوە ڕێی لە هەر کەسێک بکەوێت دەڵێت
يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره إني أخاف عليكم عذاب يوم عظيم. ئەمە تەنها چەندانەیەکە لە ناو ناڵینەکانی حەزرەتی نوح. يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره أفلا تتقون. ئەمەش هاوارەکانی حەزرەتی هوودە. إني لكم رسول أمين فاتقوا الله وأطيعون وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين. ئەم گوفتارە پڕ لە دڵسۆزیەش بریتیە لە وتەی هاوبەشی هەموو ئەو ڕۆحانەی کە خۆیان بۆ خزمەتکردنی ڕێگەی حەق تەرخان کردووە. ئەم گوفتارانە دەردەبردرێت و هەموو کاتێک نەغمەکانی دڵی ڕادەگەیەنێت یان دەچێت بەدەم ئەوانەی کە ڕایان گەیاندووە دەچێت و بە نرکە و ناڵەوە دەڵێت: يا قوم اتبعوا المرسلين اتبعوا من لا يسألكم أجرا وهم مهتدون وما لي لا أعبد الذي فطرني وإليه ترجعون. أأتخذ من دونه آلهة إن يردني الرحمن بضر لا تغن عني شفاعتهم شيئا ولا ينقذون. إني إذا لفي ضلال مبين. إني آمنت بربكم فاسمعون. قيل ادخل الجنة قال يا ليت قومي يعلمون. لە کتێبەکانی مێژوودا ئەم سەدا ئازا و بەگوڕەی کە هاوشانی دەنگ و هەناسەی فریشتەکانی ئاسمانە دراوەتە پاڵ حەبیب النەجاری بەجەرگ. لە ناو خانەدانی فیرعەونیشدا ئیماندارێکی نەناسرابی وا هەیە هەر کاتێک زایەڵەی ئەو دەبیستم ڕادەسڵەچێم و لە شوێنی خۆم بەرز دەبمەوە. ئەم شێرە پاڵەوانە بەم شێوەیە دەست بە قسە دەکات: أتقتلون رجلا أن يقول ربي الله. هاودەم لەگەڵ ڕەوانترین ئامۆژگاریدا کاریگەری چەشنی سووری دەبێت لەسەر بیر و هەستەمرۆییەکان. ترس و سام دەخاتە دڵەکانەوە. لە هەندێک ڕۆحدا ئەندێشەیەکی ترسناک و لە هەندێکی دیکەیشدا ئاسوودەیی و ئارامی بەرهەم دەهێنێت. پاشان مەردانە هاوار بۆ ئەو شتە دەکات کە پێویستە بوترێت و دەڵێت: لا جرم أن ما تدعونني إليه ليس له دعوة في الدنيا ولا في الآخرة وأن مردنا إلى الله وأن المسرفين هم أصحاب النار. فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد. وبموتانا قسەکانی کۆتایی پێدەهێنێت. ئەم مرۆڤانەی کە خاوەنی ورە و ئیرادە بوون هەمیشە دامەزرا و جێگیر بوون بەرامبەر بە حەشاماتە بێڕێز و لە خۆبایی و خۆپەرست و دڕندە و ڕق ئەستور و لە سنوور دەرچوو نەفرەتکارەکان. ئەو حەشاماتانەی کە جوامێری و ئازایەتی ئەوانیان بە گومڕایی و هەرزەیی دادەنا و جاری وابوو بە دەرکردن لە خانە و نیشتیمانی خۆیان دەیان ترساندن و جاری وابوو هەڕەشەی دەست و قاچ بڕینەوەیان لە شوێن کەوتوانیان دەکرد و
گاه سەر لەبەری خەڵکیان بە سووک و بێنرخ تەماشا دەکرد و گاه هەڵسوکەوتی پێغەمبەرانەی نێردراوەکانیان دەجێڕایەوە بۆ ئەوەی کە گوایە خواکانی ئەوان دەستیان لێوەشاندون و جار هەبوو دەمیان لەوە دەکوتی کە ئەم پێشەوایانە بەردباران دەکەن و جاری وایش بوو بەوتنی إن أنتم إلا بشر مثلنا لەشان و شکۆیاندا دەگرتن بەڵام ئەوان بە دەنگێکی دلێر وەڵامیان دانەوە يا قوم إن كان كبر عليكم مقامي وتذكيري بآيات الله فعلى الله توكلت فأجمعوا أمركم وشركاءكم ثم لا يكن أمركم عليكم غمة ثم قضوا إلي ولا تنظرون ئەم هەڵوێست و دەنگە نەبەرداهی پێغەمبەری تۆفان حەزرەتی نوحە قد افترينا على الله كذبا إن عدنا في ملتكم بعد إذ نجانا الله منها وما يكون لنا أن نعود فيها إلا أن يشاء الله ربنا وسع ربنا كل شيء علما على الله توكلنا ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين ئەم سنگ دەرپەڕاندنە هی وتاربێژی پێغەمبەران حەزرەتی شوعەیبە إني أشهد الله واشهدوا أني بريء مما تشركون من دونه فكيدوني جميعا ثم لا تنظرون إني توكلت على الله ربي وربكم ئەمەش ڕەنگدانەوەی ڕەفتارەکانی حەزرەتی هوودە يا قوم أرأيتم إن كنت على بينة من ربي ورزقني منه رزقا حسنا وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه إن أريد إلا الإصلاح ما استطعت وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب ئەمەش ئاگادارکردنەوەیەکی حەزرەتی شوعەیبە و نمونەی ڕەوانبێژیە إن نحن إلا بشر مثلكم ولكن الله يمن على من يشاء من عباده وما كان لنا أن نأتيكم بسلطان إلا بإذن الله وعلى الله فليتوكل المؤمنون وما لنا ألا نتوكل على الله وقد هدانا سبلنا ولنصبرن على ما آذيتمونا وعلى الله فليتوكل المتوكلون ئەمەش تەنها بەشێکە لە هەڵوێستی بەرزی پێغەمبەرە مەزنەکانی وەک حەزرەتی نوح و هود و ساڵح کاتێکیش فەرمانبەری بانگەواز دۆخێکی وای وەرگرت کە چیدی مرۆڤ ناتوانێت بەرگەی بگرێت
بە هەمووبوونیان ڕویان لەخوا کرد و وتیان ربنا عليك توكلنا وإليك أنبنا وإليك المصير ربنا لا تجعلنا فتنة للذين كفروا واغفر لنا ربنا إنك أنت العزيز الحكيم. ئەمەش چەپچێک پێیامە دەربارەی تەوەکول لە حەزرەتی ئیبراهیمەوە و پێشکەش بە ڕێبوارانی ڕێگای حەق. لە ڕاستیدا هەموو ئەم مرۆڤانەی کە ئیرادەیان بەهێز و هەڵوێستیشیان لە جێی خۆیدا بووە هەمیشە بە دوای هەمان ئامانجدا وێڵ بوون و بە هەمان ئاراستە جوڵاون و ڕێزیان لە هەمان بەهاگرتووە. لە هەست و بیر و هەڵسوکەوتەکانیاندا هەمان شت نمایانە و لە پەیامەکانیشیاندا هەمان داوا و بانکێشت بەرچاو دەکەوێت. هەرچەندە ئەم پێغەمبەرانە لە کات و سەردەم و شوێنی جیاوازدا دەرکەوتون، بەڵام بە ئاشکرا دەردەکەوێت کە هەمویان نوێنەر و جێبەجێکاری هەمان ئەرک و فەرمانبەرین. دیارترین تایبەتمەندی ئەمانە بریتیە لەوەی کە لەسەر جەم چالاکی و هەڵسوکەوتەکانیاندا ڕەچاوی ڕەزامەندی خوای گەورەیان کردووە و لە خەباتیشیاندا تەنها پشتیان بە توانە و چاودێری ئەو بەستووە و هانایان بۆ پارێزگاری ئەو بردووە و بە ناوی ئەوەوە کاروباریان ڕاپەڕاندووە. هەرچی سەرەکی ئەم مرۆڤە پیرۆزانەیشە بریتیە لە ڕزگارکردنی مرۆڤەکان لە تاریکیەکانی گومڕایی و کوفر و گەیاندنیان بە ڕووناچی ئیمان، بێدارکردنەوەی ڕۆحەکان و ناساندنی خوا بە دڵەکان، ڕەوانەوەی گومان و دوودڵیەکان بەوەی کە ئەم دی و ئەو دیوی پەردەی بوونەوەریان وەک خۆی پیشانی زیهنەکان داوە، هێندە نوریان پژاندووە بەسەر ڕوخساری بووندا تا وەک پەراوێک بخوێنرێتەوە و چەشنی پێشانگایەکی شتە سەرسوڕهێنەرەکان تەماشا بکرێت و مانەندی بەرهەمێکی هونەری ڕاوەی بۆ بکرێت و وێنە بکرێت. پاشان گزارشکردن لەم حەقیقەتانە بە گوێرەی ئاست و تێگەیشتنی ڕۆژگار و گۆڕینی ئەم گوزارگەفانیەی دنیا بە پلیکانەیەک و پردێک و چێڵگەیەک و بازاڕێکی جیهانە هەمیشەییەکان. کاتێک قورئان باسی هەندێک لەم ئەرکانە دەکات بەم جۆرە فەرمان بە پێغەمبەری خوا دەکات: كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد. وچوارچێوەی فەرمانبەری پێغەمبەرایەتیش بۆ ئێمە دیاری دەکات. لەم بابەتەدا پێغەمبەری ئێمە تەنیا نییە. هەموو پێغەمبەران هەر لە حەزرەتی ئادەمەوە هەتا حەزرەتی موسا، لەویشەوە هەتا حەزرەتی عیسا هەمان خزمەتیان پێشکەش کردووە. قورئانی پیرۆز هەر لە هەمان سوورەتدا دەربارەی حەزرەتی موسا دەفەرمێت: ولقد أرسلنا موسى بآياتنا أن أخرج قومك من الظلمات إلى النور وذكرهم بأيام الله. گەرچی نوێنەرانی ئەم فەرمانبەریە مەزنەی کە پێویستی بە هەستێکی بەرپرسیارەتی جددی و ئیرادەیەکی پتە و کەسایەتیەکی بەهێز هەیە، ئەوانیش هەروەک ئێمە مرۆڤ بوون، بەڵام ئەوان مرۆڤانێکی جیاوازی وابوون کە خاوەنی هیممەت و ئیمان بوون و هەتا بڵێ ڕاست و دروست و ئەو پەڕی ئەمین و هەمیشە لە خەیاڵی ئەرکەکەیاندا بوون و لە بەدەستێنانی ڕەزامەندی خوای گەورەدا هەڵپەیەکی بێسنووریان نواندووە و بەرامبەر بە گوناهەکانیش هەمیشە خۆڕاگر و دامەزراو بوون و بانگکردنی مرۆڤەکانیش بۆ لای خوای گەورە وەک خویەک و خولیایەکی لێ هاتبوو لە سروشتیاندا. بێ و چان و بێوەستان بەرەو ڕێنمایی خەڵک ڕایان دەکرد و هەموو کاتێک بەو پەڕی چێژەوە ئەرکەکانیان جێبەجێ دەکرد و بێزاربوون و ماندووبوونیان نەدەناسی و لە پاڵ ئەوەدا کە بەو پەڕی هەستیاریەوە ئەرچی سەرشانیان ڕادەپەڕاند، لە هەمان کاتدا خۆیان لە کاروبارە خواییەکان هەڵ نەدەقورتاند و خۆیان بە حسابکردنی ئەنجامەکانەوە سەرقاڵ نەدەکرد و تەنها و تەنها چاوەڕێی ڕوتێکردنی خوایی بوون. دەیانزانی کە هیدایەت و گومڕاییش لەلایەن خواوەیە و هەموو فەرمان و بڕیارێکیان دەجێڕایەوە بۆ خوا و هەزاران جار لە بەرامبەر قەزا و قەدەری خواییدا ملکەج بوون.
ئەمانە لە پاڵ ئەو پەڕی ڕەچاوکردنی بابەتە عەقلی و تەشریعیەکاندا تا بڵێ هەستیار بوون بەرامبەر بە فەرمانە تەکوینیەکان. ئەمانە هەم لە بەرامبەر قورئان و گەردووندا و هەم لە بەرامبەر گوێگرەکانیان و خوای خۆیاندا خاوەنی هەڵوێستێکی دروست و دامەزراو بوون. ئەمەش هەڵوێستێکی تایبەتە بە هەڵبژێردراوەکان و ئەوەل العەزەمەکان. ئەم مرۆڤە هەڵبژێردراوانە هیممەتیان ئەوەندە بەرزە کە نەبەوەی دەستیان کەوتووە واز دەهێنن، نەبەوەی لە دەستیشیان چوە دەکەونە داوی نائومێدی و شڵەژانەوە. سەرکەوتنەکان بەهی خوا دەزانن و شکستەکانیش دەدەنە پاڵ نەفسی خۆیان و هەمیشە ڕێک و ڕاز دەڕۆن و هەوڵ دەدەن لا نەدەن. خۆ ئەگەر هەژانێکی کەمیش ڕوو بدات خێرا ڕاز دەبنەوە و لە ڕۆیشتن بەردەوام دەبن. نە بە قازانجە دنیاییەکان دڵخۆش دەکەن و لە خۆیان بایی دەبن، نەبەوەی لە دەستیان چووە خەم و پەژارەدایان دەگرێت. هەموو مەسەریەتەکان لە خواوە دەبین و لەلایەک لە ترسی ئەگەری تاقیکرانەوە هەڵدەلەرزن و لەلایەکی دیکەشەوە هەموو چاکە و جوانیەکان بەوەوە دەبەستنەوە و هەمیشە لە حزوری شکۆداری ئەودا بەو پەڕی ڕێزەوە دەوەستن. لە بەرامبەر ئەم هەڵوێستە توند و تۆڵەی ئەم کەسە هەڵبژاردانەدا خوای گەورەش هەرگیز بە تەنها جێیان ناهێڵێت. لە دنیادا بە سەرکەوتن پشتگیریان لێ دەکات و شەرەفمەندیان دەکات بە وەرگرتنی ناونیشانی میراتگرانی زەوی و لە ئاخیرەتیشدا دەیان کات بە دانیشتوانی فیردەوسی باڵا. ئەمەش شایەت. ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون. سوێن بەخوا بەڕاستی ئێمە لە کتێبی زەبوردا دوای تەورات بڕیارمان داوەکە بێگومان بەندەشیا و چاکەکانم دەبنە خاوەنی زەوی. أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون. ئەوانە میراتگران و خاوەنانی بەهەشتن، ئەوانە دەبنە خاوەنی بەهەشتی فیردەوس و بۆ هەمیشە ژیانی نەبراوەی تیادا دەبەنە سەر. لەبەر ئەوەی دینەمۆی ناوەکی و کار و فەرمانبەری ئەم باڵا بەرزانە هێندە فراوانە کە چوارچێوەی ئەم وتارە دەبەزێنێت و پێویستە سەر بەخۆ تاوتوێ بکرێت، ئەوە لێرەدا بەوەندە کۆتایی بە باسەکە دەهێنین.